بەناوی خۆی گەورە هەموویەک بەخێر بێن بە خێراتنی سەرۆکایەتی زانکۆی گەشەپێدان و ڕاگرە بە ڕێزەکانەکەین بە خێراتنی دەستگاکانی ڕاگەیاندنەکەین سپاس بۆ ئامادەبوونیان سپاس بۆ ئامادەبوونی میوانەکان خوێندکارانی بەڕێز مامەسایان هەموولایەک بەخێر بێن وەک هەمووان ئەزانن دۆخی کارەبا یاخود سیستەمی کارەبا یەکێکە لەو بابەتانەی کە بابەتێکی گرنگی کۆمەڵگایە و هەمیشە دەستگاکان و ناوەندە زانستیەکان قسەیان لەسەر کردووە ئێمەش ئەمڕۆ لە زانکۆی گەشەپێدانی مرۆیی ئەمانەوێ لەسەر ئەو بابەتە گرنگە پانێڵێک بکەین و لە داهاتووە هەوڵ بدەین چەند توێژینەوەی زانستی لەو بارە بکرێ و خزمەت بەو بارە بکەین بۆیە بە خێراتنی ئەو میوانە بەڕێزانە ئەکەم کە ئەمڕۆکیان کێشاوە هاتوونەتە ئێرە پانێڵەکەمان لە چەند بەرگەیەک پێک هاتووە سەرەتا بەڕێز ئەندازیار سالار حسامەدین ساڵح بەڕێوەبەری گشتی کارەبای سلێمانی لەسەر بارودۆخی کارەبای سلێمانی قسەمان بۆ ئەکات ئەندازیار سالار حسامەدین ساڵح دەرچووی کۆلێجی ئەندازیاری بەشی کارەبا زانکۆی سەلاحەدین ساڵی 1990 هەر لە دوای دەرچوونی وەک ئەندازیار لە بەڕێوەبەراتی گشتی کارەبای سلێمانی کاری کردووە و لە زۆر پرۆژەی گرنگ سەرپەرشتیار بووە و چەندین پرۆژەی گرنگی جێبەجێ کردووە لە بوارەکانی تەکنەلۆژیای سۆلەر و زۆنیۆبۆکان کاری کردووە و شارەزاییەکی باشی هەیە ئێستاش بەڕێوەبەری گشتی کارەبای سلێمانیە بەڕێزیان دەربارەی بارودۆخی کارەبا قسەمان بۆ ئەکات با بفەرمێ سپاس کاکەجان بەڵێ سۆتمان هەیە بەڕێزان سپاس بۆ ئەم دیدارە و بۆ ئەم فرسەتە کە لە خزمەت جەنابتان و لە خزمەت سەرۆکاتی زانکۆ و ڕاگرە بەڕێزەکانە کە بابەتێکە کە پەیوەندی بەیەمەوە و ئێوە فرسەتێک و کاتێکتان بەیەمەوە دەربڕینی لێ بکەین بۆ بەڕێسان و ئێوەش هاوکار بن لەوەی کە هەر تێبینی و هەر خاڵێک بۆ چارەسەر لەمەیە بتوانن پشگیری ئەم کێشەیە بکەن لە هەرێما کە بۆتە کێشەیەک بەڕاستی ئەو گرێکوێرەیە کە ساڵانە دووبارە کرێتەوە و حکومەتی پێ احراج کرا و دەستگاکانی حکومەت و تایبەت ئەوانەی کە سێکتەری کارەبان زۆر محریجن بەرامبەر بە خەڵک لەوەی کە ناتوان ئەم کێشەیە چارەسەر بکەن دیارە کارەبا یەکێکە لە خزمەت گوزاریە بەردەوامەکان لە پاڵ ئاو لە پاڵ کەرتی تەندروستی لە پاڵ کەرتەکانی ترا کە ئەبێ حکومەت دابینی کا بە هاوڵاتیان بەڵام بەداخەوە لە ئەو ڕوودا و یەکبەیەکانی کە لە هەرێمدا هەبووە لە دوای ڕاپەڕین و لە دوای ڕوخانی سەدام و ئەوەی کە حکومەتێکی مستەقر و حکومەتێکی جێگیرمان نبووە لە هەرێمان نەیتوانیوە لەسەر هۆی خۆی بە ئاسایی بۆستەوە بتوانێت بڕیار و قوانینەکانی خۆی وا لێ بکات کە هەم مافی هاوڵاتیان دیاریکا و بدات و هەم بتوانێت ئەرک واجبات بۆ خەڵکی دیاری بکات کە شوێنی خەڵک لەم حکومەتە و لە واجباتی دیار بێ کە بەرامبەر بە حکومەت چی بکات بەداخەوە هەردوو شتەکە دیار نییە هەم مافەکان دیار نیە هەم خەڵک مافی خۆی نابینێتەوە هەم هاوڵاتیش ئەو ئاستە ڕۆشنبیری نییە یا ئەو تێگەشتنی نیە بەرامبەر بە حکومەت کە چی بکات چی واجبێتی چی تەقدیم کا بۆ حکومەت کێشەکە لەمایە خۆی بینێتەوە ئەوەی کە لە هەرێما هەیە لە بنی تەحتی لە وزە لە وزەکانی ژێر زەوی و سەرزەوی ئەوەی کە باسەکرێ ینی باسی کارەباکەین تەنها کارەبا بریتینە لە وزە بەڵکو ئەوەی کە هەر سوتەمەنیەک لە ژێر زەویە هابێ هەر تاقێک کە خوای گەورە لە ژێر زەویە یابێت و لەسەر زەوی وەکو وزەی خۆر و ئەو زانی تر کە ئەبێتە سبەبی خۆشگوزەرانی بۆ خەڵکی ئەبێ ئەمانە هەمووی تەنزیم کرێ و ڕێکخرێتەوە بەداخەوە کە لە هەموو وڵاتێک ئەمانە بەشی خۆی هەر بوارە لەم بوارانە ئیسفادی لەکراوە قوانینی خۆی هەیە حکومەت ڕێساو یاسای جوانی بۆ داناوە ئەکری ئەمانە خزمەتی خەڵک بکە بەس بەداخەوە لە ناڵێم تەنها لە حکومەتی هەرێما لە عێراقی شابۆی کە باگراوەندێکی ئیشتراکی هەبوو کە حکومەت هەموو شتێ بۆ بە خەڵک بەس چاوەڕێیە لەسەرەوە کەشتی بۆ دابەزێ بەڵام خۆی نابینێتەوە لەم سیستەمایە کە چی لەسەر ئەوە چی بکە چەنە ئەمیش دەتوانێت بەشدار بێت چەمە ئەمیش دەتوانێت هاوکار بێ بۆ چارەسەری ئەم کێشانە کێشەی کارەبا بەوەی کە ئێستا ئەمە پێی گەیشتوین ساڵ بە ساڵ هیوادار ئەبین حەزەکەین کە ئێمە شتێ باشترمان کردێ بۆ هاوڵاتی و بۆ خەڵک حکومەت بۆ وعدەکانی بێکە هەموو کاتێک کابینی تازەیەت وەزیری نوێی کارەبا وەزارەتەکانی تریان بەو وعدانە بێ ئەبوایە ئەم کێشەیە چارەسەر بە کێشەکانی تریان هەرێمە چارەسەر بە بەڵام بەداخەوە ئێمە هەموو ساڵێک ئەو پلانانی کە دایانین ئەو بیر و بۆچوونانی کە هەمانە بۆ چارەسەر
لە کێشەی کارەبایە لە سکتەری خۆمانە باسەکەین بەداخەوەی تەوقعێکین کە ئەگەر وەکو خۆی بمێنێ یان بەرەو باشتر بڕوە بەداخەوە ئەوەی ڕوونایە بەڵکو هاتنە دواوە و هەموو کاتێک ئەوانی کە بینین تووشی شۆکمان ئەکا ینی ساڵ بە ساڵ بەداخەوە بەرەو خراپتر ئێمە لە قەیرانی داراییە زۆر ڕۆزەعما خراپ بوو چاوەڕێمانە کرد کە قەیران تێپەڕێ حکومت وردە و دەبکەوێتەوە سەر پێی خۆی وەڵامی هەبێ بۆ ئەم شتانە چارەسەری هەبێ بۆ ئەم شتانە بەڵام ساڵی پار ئەگەر بڵین زستانی پار قەیران تا ڕادێک تێپەڕی بوو هاوینی ئەم ساڵمان بڕێکرد قەیران تێپەڕی بوو چاوەڕێی بنشتی باشتر ڕووبا بەڵام بەداخەوە ئەوەی کە ئەو وعدانی کە لەو مستەسمیر و کەسە حکومیانی کە درا بۆی کێشەی کارەبا یان شتێک مێگاوات و بەرهەمی کارەبا زیاب کات و هیچ نەبێ ئەم وەرزیزستانە فەرقی هەبێ لەگەڵ وەرزیزستانی ڕابردووە بەڵام بەداخەوە ئەم ساڵ زۆر خراپترمان دیوە لە پار بۆ معلوماتی بەڕێستان پار لە خراپترین حاڵەتە لە شاری سلێمانیە لەو گەڕەکانی کە کارەبا زۆر خراپ بووە گەشتین بە 8 کاژێر کارەبای نیشتیمانی دەڕۆژ لەمەوە پێشکەزستانیش بەو شێوێنە هاتبوو 7 کاژێر بینراوە لە سلێمانیە ئەم بەفر و ئەم سەرمایی کە ئەم چەند ڕۆژە هاتووە زۆر ترسانونی کە ئەگەر ئەمە بەردەوامی بەرە و پێش بڕوا لەوانەیە خراپتر بڕێەوە بێ وای لێ کەیتر ئێمە لە 7 سعات بینە خوارەوەیان لە 8 سعات بینە خوارەوە کارەبامان هەر پێ نادرێ ینی بۆمان ڕێک ناخرێ ینی ئەوە نییە بتوانین 4 سعات 5 سعاتێکیش بین بە هەوڵاتێن ئەو کاتە وای لێ پێمان نادرێ برادرانی دیارە کرد کۆنتترۆلمان هەیە ئاگادارمانەکەنە زوو بە زوو کە لەوە دابەزێ ئیتر بە کەڵکیەوە نایە دابشکرێ ئەمەش کە خۆمان ئێمە من لە سێکتەری حکومی ئیشەکەم و کابینەیەک بە دوایەکانی حکومت کە زۆر هەوڵی ئەم کێشە چارەسەر کابینەی نوێ زۆر بە هەوڵ و هیمەتێکی باشەوە هاتۆتە پێشەوە کە ئەمە چارەسەکە بەڵام بەداخەوە ئەوەی کە ئەیبینین ناتەبایی یان ڕێگنەخستنەوەیەک هەیە لە بینی وەزارەتەکانە بۆ کەرتی وزە بە گشتی و کارەباش لە ناو ئەمایە بە تەنیا ناتوانێت کارەبا بێ بەحل ئەوەی کە هەبێ سوتەمەنی لە هەموو وڵاتێکا ڕاستەو خۆ هاوڵاتیان لە زستانە بەکارهێنن بۆ وەرزی زستان بۆ خۆگەرمکردنەوە وڵاتانی دراوسێمان ئێران تورکیا ڕۆژ ئاوامان ئەگەر بڵین سووریا ئوردون ئەمانە هەمووی ئەو سوتەمەنی کە هیانە ڕاستەخۆ بەکارهێنن نکراوە سوتەمەنیە تۆ بەری تۆ بیکەی بە کارەبا و جارێکە لە ڕێی کارەبا و ماڵەکانی پێگەرم کرێتەوە ئەمە یەکێکە لەو کێشانەی کە هەمانە لە هەرێمە ئەو پارەی لە کارەبا حکومەتی هەرێم ساڵانە سەرفێکە زیاد لە ملیار دۆلارە ئێستاش ئەو ملیار دۆلارە ئەگەر خودداواکاری ئێمە بەردەوام پێشنیارەکانمان بۆ پارێزگار و بۆ وەزیری کارەبا و لە ڕێوە بۆ سەرۆکی حکومت ئەوەیە کە سوتەمەنی هەرچیە بێ پارەی کارەباکەی تێناچێ ئەگەر لە هەرێمە ملیۆن و ئەوەی کە هەبێ وەکو هاوبەش وەکو ماڵ ئێمە حسابی بۆ بکەین لەوانەیە سەر و ملیۆن ماڵ هەبێیان سەر و ملیۆن خانەوادە هەبێ کە ملیۆنێک و 200 ملیۆن و 300 هزار ئەگەر بەقا ئەمە تۆ بەرمیلی 92 بەرمیلی نەوتی بیتی ئەگەر حسابی ئەم ڕقەمە بکەین لەوانەیە لە ساڵێکا 200 ملیۆن دلار نەکات لەسەر حکومت بەڵام لە مقابلە ئەمە ئەبێتە ریسکێ بۆ کارەبا کە هاوڵاتیان کارەبایان لە زستانە کە ئەبێتە وەسیلەی خۆگەرمکردنەوەکەش ئەو وەسیلەیەش نامێنێ نەنەوتەکەی هەیە نە کارەباکەشی هەیە خۆی پێ ئامادە بکات خۆی پێگەرم کاتەوە بەداخەوە کە ئەمە ئەو کێشەیە ئەو گرفتە سەرەکیە کە ئێستا کابینی نوێژ لە پڕ هاتووە نەوت و سوتەمەنی ئەگەر پار لە حکومەتی عێراقی و بەنسبەیەک هاتووی ئەم ساڵ هەر نییە بۆی کە جەنابی پارێزگار بە ئێمە وتووە بە ئێمە گەیشتووە سلێمانی لەوانە پێویستی بە 300 ملیۆن لیتر نەوت هەبێ بەڵام ئەوەی کە پیانەگا 30 ملیۆن لیتر یعنی یەک لە سەردەی پێداویستی هاوڵاتیانی نەوت ئەگا بە هەرێم ئەمە ئەگەر بودجەیەک و پارێکی پێشوەختە بۆ دابین نەکرێ ئەم کێشانەی لێکرێتەوە کە ئێستا خەڵک لە ماڵەکانیانە بە 4 سعات 5 سعات 6 سعات کارەبا ئەگەر بژێتەوە نە ماڵەکەی گەرمە بێتەوە نەئەتوانێت سوود لە کارەباکە بینێ بۆ شتی تریش چکە لە باقی ڕۆژەکەی ئێمە ساوامان لێکردو مۆلیدە بەشێکی شەکە بەشەکەی تری کارەبای هەر نییە جنابتان نەزان ئێستا بەرنامەی کارەبا لە شاری سلێمانی وامان لێکردووە لە سعاتێکی شەوە تا 6 بەیانی خەڵک نە کارەبای هەیە نە مۆلیدەی هەیە بە ڕۆژیش تا نیوەڕۆ بەشێک خەڵک کارەبای هەر نییە ئەمە هەمووی بلاک ئاوتێکە بێکارەباییەکە هەم لە دەرەوەی کارەبای نیشتیمانی هەم لە دەرەوەی کارەبایی کە بە مۆلیدە بە چەند ئەمپێری کەم خەڵک هەیەی ئەمە کێشە سەرەکیەکانە کە ئێمە باز لە کارەبا بکەین وەلەو لاشەوە حکومت ئەوەی باسمان کرد وەکو هاوڵاتی کە ئێمە کەرتی وەزیفی لە وڵاتەیە لە سایە هەشتای خەڵک بەپێی لەوانێ زانیاری من لە کەرتی حکومەتان و وەزیفیان هەیە
مۆزەفیش لەم وڵاتەیە بە ئەو مافانی کە پێنادرێ ئەویش بە ئەرکی خۆی هەڵناسێ لە سیستەمەکەی ئێمە ئێستا زۆر و بۆریەک لە کارمەند و لە ستافی کارەبامان هەیە لە ڕووی نەوعی و خەڵکمان زۆر کەمە بەڵام لە ڕووی کارمەندی کەفوو و ئیشکەر و ئەوەی کە پێویستمان پێ بێ بەدەم سیستەمەکەەوە چارەسەری بکە بەڕاستی لەوە شاکێشەمان زۆرە و ئەمەش بۆتە بارگرانیەک و بارقورسیەک بەسەر حکومەتەوە کە بودجێکی زەبەلاح لە معاش و لە موچەی خەڵکا سەرفەکە لە مقابلە ناتوانێت کەرتەکانی کەی پێ چارەسەر بکات. مقارنەی کەرتی خۆمان وەکو کەرتی حکومی کارەبا بە کەرتی ئەم تایبەتی کە مۆلیدەکان ئەبەن بەڕێوە لە سلێمانیا بەڕێسان لە سلێمانیا ئێمە نزیکەی 500 مۆلیدەمان هەیە 500 تا 600 مۆلیدە ئەم 500 مۆلیدە هەر مۆلیدێ بە دوو کارمەندە ڕوا بڕێوە بەو حاڵ و شەبەکە خراپەی کە مۆلیدە هەیەی بەو جۆزە بێ کوالیتیانەی کە هەیەی جەنابتان ئەزان لەو سەعاتانی کە مۆلیدە کارەبا بەخەڵە لە کارەبای نیشتیمانی باشتر بەڕێوە چێ لەوانەیە ئەو 500 مۆلیدێ بە 1000 کارمەند ئیشەکەی خۆی لە شاری سلێمانیا جوان زۆر باشتر لە 3-4 مۆزەفەکەی من کە لە سنتەری سلێمانی هەمە باشتر ئەڕوا بڕێەوە حکومت لەمەشە لەبەر ئەوەی هاوڵاتی کۆمەڵی موچەی لای حکومت کۆبێتەوە حکومت ئەمەشی پێچارە سەر ناکرێ ئەمە بۆتە هۆی ئەوەی کە کارمەندەکانی ئێمە ستافەکەی من ئێستا ڕۆژانە نەتوان وەکو پێویست واجبەکانی خۆیان بەجێبێن لەبەرەوەی مافەکەی دیاریکردن پێنەگەیشتووە موچەکەی وەرنەگرتووە ئەمانە هەمووی کۆمەڵێ بارگرانی و بێوەزعیە بەسەر حکومەتەوە لە سێکتەری کارەبا ئێستا ئێمە کە ڕۆژانە هەستی پێکەین و هەستی پێکەین کە هەر مەسەلە نەبوونی کارەباکە نییە نەبوونی خزمەت گوزارێکەشە وەکو پێویست کارمەندەکەی منە ناتوانێت کە 3 ڕۆژە مەحەویلە سوتاوە لەم نزیکی زانکۆی ئێوە نتوانراوە مەحەویلەکەی بۆ گۆڕەکە مەحەویلەکەشمان مەوجودە و جەنابتان ئەزانن بار و گوزەران و زروفێک لە کوردستانە هەیە و بە تایبەتی لە سلێمانیا هەیە تەوزیعبوونی ناوەندەکانی دەسەڵات و تەداخلی کۆمەڵە جیهاتی تر بە ناوی خەمخۆری هاوڵاتیانەوە ئەوەی تر کێشەکانی بۆ ئێمە گەورەتر کردووە لەگەر ڕێزما بۆ ئەندام پەرلەمانە بەڕێزەکان لەگەر ڕێزما بۆ ئەندام ئەنجومەنە بەڕێزەکان کە لە شاری سلێمانیا هەن بەڵام بەداخەوە ئەوەنی کە تەداخلی ئەوان ئەبێتە سەبەبی ئیش تەخیرکردن و ڕۆتینیا زیادکردن بۆ ئێمە ئەوە نەبووتە هاوکاری و یارمەتیانی ئێمە یعنی لەسەر سزای کارمەندێک کە سەرپێچی زۆر زەق و وازحی کردووە لە سێکتەرەکەی ئێمە ئەمڕۆ ئێستا پەیوەندیم پێوەکراوە لەسەر ئەوە 6 ئەندام پەرلەمان و 10 ئەندام ئەنجومەن تەلەفۆنی کردو سزاکەمان لا بردووە کارمەندەکەش جاریکە دووبارەیە کاتەوە نمونەیەکە بۆتانێنمەوە ئیدارەدانی سیستم لە سێکتەری ئێمە زۆر قورس بە و تاکیدم لە سێکتەرەکانی کەشاوایە کارمەندێک کە تۆ نەتوانیت واجبی خۆی بۆ دیاری بکەیت و کارەکانی خۆی بکاو 3 ڕۆژە گەڕەکە کارەبای نییە و لە سیانەکە دانیشتۆ ناچێت بەدەم مەحەویلەکەوە وای لێ هاتووە ئیدارە بە تەواوەتی ڕێخستنەوەی کردی وەزیفی لە وڵاتە وای لێ هاتوو ئیدارەدانی وای لێ هاتووە کە بەڕاستی زۆر سەخت بووە زۆر زەحمەتە کێشەکان تەنها نەبوونی کارەبانیە بەڵکو نەبوونی خزمەت گوزارێکە شەکەی ئەمە ئێستا هەستی پێکەین شت زۆرە لەسەر کێشەکان باسیکەین بەڵام ئەوەی کە بە بەڕێسانی باسەکەین ئێمە وەکو خزمەت گوزاری پارەمان ئەوەنە لە بەردەسایە کە بتوانین سیانەی تۆڕ و شەبەکە و بەدەم هاوڵاتیانە بەڵام بەداخەوە کوتم لە ڕووی کارمەند و لە ڕووی کوالیتی کارمەند و لە ڕووی واجبی کارمەندەوە لە ئاسی پێویستانە وەلەو لاشەوە ئەو نەقسە زۆرەی کە ئێستا لە مێگاواتی هەرێما هەیە و ناتوانین بەدەم هاوڵاتیانەوە بین بۆ پێدانی کارەبایە کە شایستیان بێت و بە بەردەوامی کارەبایەکی ئامنیان پێبگا ئەوەش بە خۆی خاڵی دۆمە کە زۆر زەقە و ئەمە لەسەرەوە ئەبێ جەنابی سەرۆکی حکومت و ئەم ئیدارە تازەی کە هەیە بەڕاستی زۆر لە خۆیان بکەن هەر لەم ڕۆژانە لە ئەعلامەکانە جەنابتان کۆمەڵی سەرپێچیتاندی لەسەر جادەکانی هەولێر لە ئابرە ئەمە بڕیارە ئەگەر بۆ لە جزێکی هەولێری شاکرابێ ئەمە ئیرادەیە محافظی کە ستافەکەی کە هەر کەسێکا بێ و ئیرادێ لە حکومەتە هەبێ بە خەڵک بڵێ تۆ ئەمە تەجاوزەکەتە ئەمە سەرپێچێکەکە ئەمە زیادە ڕێوەکەتە لەوە هاوکاریم کە بامش توام لەوە هاوکاری تۆ بکەم ئەمانە ئیرادەیە هەم بەرامبەر بە هاوڵاتی هەم لەوەی کە بڕیاران لەوەی کە ئێستا کەرتی کارەبا لەم مەزەق و مەعزەڵەیە بەچی چارەسەرەکرێ بەس بەڕێخستنەوە نەک ئینتاجی کارەبامان ئەوە نەکەمە کە بڵین بەشمان ناکە بڕۆ بە بڕای من ڕێخستنەوەی ئەوێ لە برادران دوای من باسی پێوەری زیرەکەن لە گەڕێکی هەولێرە لە شوێنێکی هەولێرە لەم ڕۆژانەیە لە ڕێی پێوەری زیرەکە توانیمانە لمیتی کارەبا بکەین کارەبای ئەو منطقەیە لە مشکلەکانی ڕزگار بکەین
لیمیتکردن واتە تهدیدکردنی توانای ئەو کارەبای کە هاوڵاتیەکە بەکارهێنێ وا ئەکا کە عەدالەتی تیابێ وا ئەکا کە کاتەکانی پێدانی کارەبای نیشتمانی باشترکە بڕوام وایە کە حکوومەت ئیرادەی خۆی بەقووت کا لە مەوزوعە چارەسەرەکرێ و حل بۆ ئەم کێشەیە لای من ئەوەیە کە ئێستا ئێمە کاری لەسەرەکەین و برادران دوای من باسیەکەن پێوەری زیرەکە بەڕاستی ئەم پێوەری زیرەکە ئەگەر سەر بگرێ و بە دەردی پێوەرە زیرەکانی پێشوو نەچێکە جارێکی تریش وەزارەتی کارەبا ئیشی بۆ کردووە بە تەکید ئەمانگەینێ بە ئەنجامێکی باشەگەر هیچ نەکا لە سیستمەکە ئەتوانێت ئەو سەرپێچی و دوو لە ڕووی ئێوە دزیانی کێسا لە کارەبا کە بە لە سا 30 مەزەندە ئەکرێ ئێمە گەر 30,000 مێگاوات کارەبامان ئینتاج بێ 1000 ئەفەوتێ 1000 ئەڕوام 1000 ئەوەیە کە بە سەرپێچی و بە زیادەڕەوی ئەڕوا هەر ئەومان بۆ بگێڕێتەوە بە خۆی زۆرە ئێستا ئەمە ئینتاجمان نزیکەی 3000 مێگاواتە 1000 ترمان بۆ خاتەوە سەر سیستمەکە ئەوە بەشێ لە پێدانی کارەبا لە سیستمەکە بۆ هاوڵاتیان باشەکات و لە دوای ئەمە بەکەرتی تایبەتکردنی کارەبا کە دەمێکە ئێمە وەکو وەزارەتی کارەبا قسەی لەسەرەکەین بکرێ بە کەرتی تایبەت بە تەکید لە دوای پێوەری زیرەکەوە لە هەموو وڵاتێکیشە کارەبا لە کەرتی تایبەت یا لە کەرتی حکومیان نەماوە بەمە بە تەکید ئینشاءڵڵا ئەگەین بە چارەسەرێکی باش و سوپاس بوویەوە. دەستخۆش زۆر سپاس بۆ بەڕێز ئەندازیار سالار حسامەدین بە هیوایەوەی ساڵێکی ترم کاتانە لێرە پانێڵێک بکەین باسی ئەوە بکەین کە چۆن کارەباتان کرد بە 24 ساعت بە وردەکاری بۆمان باس بکەی زۆر سپاس. بەشی دۆمی پانێڵەکەمان بابەتێکە لەلایەن بەڕێز دکتۆر ئاسۆ پرۆفسۆر یاریدەدەر دکتۆر ئاسۆ محەممەد دەروێش بەڕێزیان بڕۆنامەی دکتۆرای لە وڵاتی فەرەنسا ساڵی 2010 بەدەستێناوە خاوەنی چەندین توێژینەوەیە لە بواری تەکنەلۆجیا و ئایتی و ئێستاش ڕاگری کۆلێجی زانست و تەکنەلۆجیایە لە زانکۆی گەشەپێدانی مرۆیی بەڕێزیان باس لە تەکنەلۆجیا ڕۆڵی تەکنەلۆجیا لە خزمەتگوزاری گشتی ئەکات لە پانێڵەکەیە با بفەرمێت. ئەم کاتتان باش بەخێراتنی ئەم میوانە بەڕێزانە ئەەکەم و بەخێراتنی هەمووتانەکەم. ڕاستیەکەی بابەتەکەی من هەوڵەدەم پردێک دروستکەم لە نێوان ئەو بابەتەی کە جەنەبی کاکسالار باسی کرد لەگەڵ ئەو بابەتەی کە هاوکارەکانم دوایتر باسیەکەن پێوەری زیرەک بۆی بزانین تەکنۆلۆژیا چۆنە بێتە هۆی چارەسەری کێشەکان. باسەکەی من لەسەر بەکارهێنانی تەکنۆلۆژیا لە ئاسانکردنی ژیانی ئینسانەکانە. ئێمە وەکو زانکۆ ئیشمان ئەوەیە کە هاوکاری دەستگا حکومیەکان بکەین و فێریان بکەین کە چۆن شتەنیەکان بکەن بە کەلتور لە لای خۆیان و چۆن ڕێز لە ئەو بەرهەمە خۆماڵیانە و ئەو سەرچاوە خۆماڵیانە بگرن کە لە وڵاتەکانە هەیە. واتە ئیشی زانکۆ دۆزینەوەی پلانە پێشنیازکردنی چارەسەرە بۆ کێشەکان بەڵام ئێمە خۆمان مەرج نییە بەشێک بین لە چارەسەرەکان. ئەوەی کە من لێرە ئەمڕۆمێ باسی کەم ئەوەیە سەرەتا بڵێن تەکنەلۆژیا چییە؟ چونکە وەکو سالار باسی کرد کێشێکی گەورەی بواری کارەبا بریتە لە نەبوونی کارمەندی پێویست واتە سەرچاوی کارەبای تەواومان لەوانەیە هەبێ ئێمە وەکو کوردستان بەڵام چۆنێتی بەڕێوەبردن کێشەمان زۆرە بزانین بە تەکنۆلۆژیا توانین چی بکەین. تەکنۆلۆژیا لە ڕاستیا بریتە لە گۆڕینی ئەو زانیاری و زانستەی کە هەمانە ئەو توانایانە ئەو شتانەی کە ئیزانین بۆ کۆمەڵێک شتی جیاواز کە ئاسانکاری زۆرترمان بۆکە واتە بۆ نمونە دروستکردنی ئۆبجێکتێک کە لە بری ئینسان ئیش بکات یاخود لە بری کۆمەڵێک ئینسان ئیشێک یاخود ئیشێکی زۆرتر بۆ بکە. تەکنۆلۆژیا لە زۆر بوارە بەکار هاتووە دیارترین بواریان لەبەر ئێمە زانکۆین با بۆ دەست پێ بکەین لە بواری خوێندنە بەکارهێنانێکی هەیە. خۆتان نەزانن پێشتر لە سەدەکانی پێشوە خوێندن بریتە لە بۆی مامۆستا خوێندکار هەموو کاتێک بەرامبەرێک دابنیشن و کۆمەڵک سەرچاوی زەحمەت دەست بکەوە کە بریتەوە لە کۆمەڵک سەرچاوی نووسراو یا بڵین هارد کۆپی کە ئێستاوە زۆر گۆڕانکاری بەسەرا هاتووە خوێندنمان هەیە لە دوورەوە خوێندنی ئەلکترۆنیمان هەیە جۆرەها سیستەمی زیرەکمان هەیە لە جۆرەها ئامێری زیرەکە کە ئامێرە زیرەکەکەمان تا ئاستی ئەڵلقەی زیرەک گەیشتواتە لە سەعاتیش بچووکترمان هەیە کە مرۆڤەکان ئەتوانن سوودی لێ ببینن و سەرچاوەکانی ئێستامان بەراورد ناکرێت بە سەرچاوەکانی پێشوو لە بەرەوەگە تەنها گوگڵ بە نمونە بینینەوە توانین لە چرکە ساتێکە 1000 ئەوەنەی خوێندکارێکی سەدەی 20 نەک سەدەی 19 سەرچاوانە بێتە بەردەست بۆ بوارێکی دیاریکراوە. بەڵام هەموو ئەمانە مەرج نییە بتوانین سوودی تەواوی لێ ببینە بەری کاتێکی
تەواومان نییە بۆم هەموو شتێک کە لە بەردەستمانە. لە بواری پزیشکی بە هەمان شێوە توانم بڵم بواری پزیشکیەکە لەو بوارانەی کە زۆرترین پێشکەوتنی بەخۆوە بینۆ تەکنۆلۆژیا لە بواری پزیشکیە. ئەویش ڕاستیەکەی دوای ئەوەی کە مرۆڤەکان تێگەیشتن کە بەتەنیا ناتوانێت ئیش بکرێت واتە زانستی ماتماتیک و فیزیا و ئەندازیاری تێکەڵاوی زانستی پزیشکی نەکرێ، زانستی پزیشکی پێش ناکەوێت. بۆیە دوای تێکەڵکردنی زانستەکان و دوای ئەوەی کە بەیەکەوە توێژینەوەی زانستیان کرد و پزیشکەکان لەگەڵ پسپۆرەکانی ترا بەیەکەوە بیریان لە پێشکەوتن کردەوە بە جۆرێک تەکنۆلۆژیایی لەیزەر و دەنگ و ڕووناکی و تەکنۆلۆژیەکانی تر بەکار هات لە بواری پزیشکیا کە ئێستا ئەگە دکتۆرێکی سەرەتای سەدەی بیستەمیش بێنیتەوە بۆ هۆڵێکی نەشتەرگەری ئەم زمانە لەوانەیە زۆر بە زەحمەت بتوانن نەشتەرگەری بکە، بەڵام لە بوارەکانی تراوانی ئەگە مامۆستایەکی سەدەی 90 بێنیتەوە بۆ هۆڵێکی خوێندنی ئەم زمانە زۆر بە ئاسانی توانێت وانە بڵێتەوە. ئەوەی کە ئێمە پێویستمانە و یا بەڵام ئەمانەیە زۆر باسی لەسەر بکەین ئەو دوو بوارە نەبوو، بۆیە زۆر بە کورتی باسم کرد. بزانین لە بواری گەیاندن و لە بواری کارەبایە ئێمە تەکنۆلۆژیا چۆن دەتوانێت خزمەت بکە کە بابەتی ئەمڕۆمانە. لە ڕاستیە لە بواری کۆمونیکیشنە هەرچەند پسپۆڕی من نییە، پسپۆڕی بەڕێزیانە کە دوو هاوکارە بەڕێزەمان دوایی بۆمان بازەکەن. بە هەمان شێوە تەکنۆلۆژیای گەیاندن پێشکەوتنێکی زۆری بەخۆیەوە بینیوە بە جۆرێک کە ئێستا تەکنۆلۆژیای گەیاندن تەنها نەماوە کە دەنگ و ڕنگ و ئەم جۆرە شتانە بگوازێتەوانێت. گەیاندن بۆتە ینی ڕۆشتۆتە ئاستێکەوە کە بۆ نەقڵەکرێت یاخود تام نەقڵەکرێت، ئەم شتانە نەقڵەکرێت. واتە تەکنۆلۆژیا لە بواری گەیاندنا زۆر پێشکەوتووە. ئەوەی کە ئەمڕۆیی بینیت ئیسی مەگە بینیت یاخود مەسەلەن ساعتێکی زیرەگە بینی، ئەمانە ئێستان لە داهاتووە گەیاندن زۆر لەمەش پێشکەوتوترە بێت. لەوانە پێویستمان بە ئامێریش نەمێنێت، تەنها تەکنۆلۆژیاکە بتوانین بە جۆرەها شێوەی تر بیخێنە ناو پارچەکانی لەشی ئینسانە، بیخێنە ناو چاوی، بیخێنە ناو گوێچکەی، بیخێنە ناو مێشکی بەم جۆرە. یەکێک لەو بوارانە کە تەکنۆلۆژیا زۆر تیا پێشکەوتووە لە بواری هۆکاری گواستنەوەی هاوبەشی کارەبایی کە ڕاستە کارەبایە بێت، ببێرن ڕاستە کارەبایە بێت، بەڵام کارەبا بە فێڕۆدانیش کەمەکاتەوە و سەرچاوی تری کەمەکاتەوە. ئێمە گەر حسابی پاسێکی کارەبایی بکەین کە ئەگەر بۆ نمونە 50 کەس بگرێت لە ڕۆژە، ئەو 50 کەسە بەلایانی کەمەوە یەکی ڕۆژی 5 لیتر بنزینە، 5 لیتر سوتەمەنی کەمتر سەرف بکەن، هاتوچەی ئەو پاسە تا ئێوارە لەوانەیە نەگاتە 10 لیتر سوتەمەنی بۆ دروستکردنی کارەباکەی. بۆیە ئێمە چەندێک بیرمان لەوە کردێتەوە بەرەو ئەمانە بڕیان چەندێکم تەکنۆلۆژیانە بەکارهێنین لە بەڕێوەبردننی ژیانی خەڵکا بۆەوەی کە لە بەرامبەرە پێویستمان بە بەکارهێنانی کارەباکەم بێتەوە. ئێمە چەندێک تەکنۆلۆژیەکان بەکارهێنین لە دروستکردنی کارەبایە، چەندێک بەکارهێنین لە بەڕێوەبردننی کارەبایە، لە بەڕێوەبردنی سیستەمەکانە. یانی ئێمە ئیشمان هەرەوە نییە داوای زیادکردنی کارەبا لە خەڵک بکەین. ئێمەی بواری تەکنۆلۆژیا ئەڵێن ئەگەر بەڕێبەراتی گشتی کارەبای سلێمانی ڕۆبۆتێکی هەبا بۆ گۆڕینی ئەو محاویلەیە کە 3 ڕۆژە لەم گەڕەکە سوتاوە، پێویستی بەوە ناکرد مرۆڤێک بنێت، یاخود پێویستی بەوە ناکرد ڕەسە محاویلەکە ڕۆبۆتێکیش بێت چاکی کاتەوە. کەی ئەو محاویلەیە ئێمە جۆرێک محاویلە دروست دەکەین کە پێویستی بە گۆڕین نەبێ، هەر بە سۆفتوێرێک لە شوێنێکەوە لە مرکزەوە بۆ نمونە چاک بکرێت، یان پێشەوەی هەستی پێ بکەین کە سوتاوە دوای چەند سانیەک سوتانی چاک بکرێتەوە. ئەمە پێشکەوتنی تەکنۆلۆژیا، پێشکەوتنی تەکنۆلۆژیارەوە نیە. ئێمە محاویلەکەمان هەبێ و بمانێ بیگۆڕین، واتە ئێمە ئەبێ بیر لەوە بکەینەوە محاویلەکە بگۆڕین بە محاویلەیەک کە جیاواز بێ لەوەی کە ئێستای بینین و ئاسن و مس و نازانمەوە تەکنۆلۆژیانی کە تیا بەکارێت. لە بواری بەڕێوەبردننی وزەیە تەمان وەکو بەڕێزیان باسییان کرد و ئەو برا بەڕێزانە شەرباسیەکەن، وزە تەنها بریتنی لە کارەبا. ئێمە گەرواتێ بگەین وزە تەنها بریتێ لە کارەبا، ئەوە پێش ناکەوین و ناتوانین بە هیچ جۆرێک چارەسەری کێشەکانمان بکەین. بەڵام چۆن ئێمە ئەتوانین تەکنۆلۆژیا بەکاربێنین لە چارەسەرکردنی بەڕێوەبردننی وزە. ئەو تەکنۆلۆژیانی کە پێشتر بنیوانە و هەمووتان بە شێوەیەکی حەقیقی بینیوتانە بەکارهێنانی ڕینیوەبڵ ئێنێرژیە، با بڵێن تاقی شەمسی یاخود بەکارهێنانی بایان ئاو یا ئەو جۆرانەی تر لە بەکارهێنانی سەرچاوە سروشتیەکان بۆ دروستکردنی وزە.
یاخود مایکرۆگرایدز بەکارهێنانی تۆڕی جیاواز با بڵێن چەند تۆڕێک بۆ دروستکردنی کارەبا و بەکارهێنانی باتری و شێوازەکانی تر و کە زۆربەی زۆری هەمومانمان بینیمان چکە وابزانم ئێمە وڵاتێکین زۆرترین کێشەی کارەبامان هەیە زۆرترین چارەزاییمان لە سەرچاوەکانی دروستکردنی کارەبا و شێوازی تۆڕەکان هەیە بەڵام وی کە تازە و بنەمێت تۆزە لەسەری بڕۆم بەکارهێنانی بلۆکچینە کە چەندێک ئێمە بتوانین لەم تەکنەلۆژیا تازەیە کە بلۆکچینە سوود وەربگرین بۆ بەکارهێنانی بەڕێوەبردننی تۆڕی کارەبا کە بیرۆکەی ئەساسی بلۆکچین لەوانەیە بڵم بریتێ لە ئەوەی دێسەنترەڵایزی ئیشەکان بکەیواتە تەنها بەڕێوەبەراتی گشتی کارەبا و بەڕێوەبەراتی کۆنتترۆلی کارەبا ئیشانەوە نەبێ کارەبا لە گەڕێکێک بۆ بڕنەوە بیان بە گەڕێکێکی تر بەڵکو لە ڕێگەی سیستەمێکی زیرەکەوە بتوانرێت کۆنتترۆلی ئەوە بکرێت کە کارەبا لەکوێ زۆر پێویست نییە و لەکوێ زۆر پێویستە کارەباکە بدرێ بە ئەو شوێنەی تر ینی لۆد بالانسینگ بکرێت لە ڕێگەی بلۆکچینەوە بەڵام ئەمە بە چیە کرێت تەکنۆلۆژیانی کە ڕاستمان کردێ بەجارێکی بەکارهێنانە ڕاستیە کێشەی گەورەی کارەبای هەرێم ئەوەیە کە تا ئێستا لەوانەیە ڕێزان باسی مەخصوص بەزێ بۆ هاوڵاتیکی لیدیان توێژن پێمان وایە کە تەکنۆلۆژیا بە یەکێک لە کارەسەرەکیەکانی کۆکردنەوەی داتایە کە تۆ داتای ئەوە لەبەر دەستگوزانیاری باشە دەم و بڕیاری باش دەیواتە چۆن بتوانی ئێمە داتا کۆکردنەوە ئاسان بێت لە دوای فەرمانبەرێک ڕۆ بۆ ماوەکان بزانە چەنە کارەبا بەکارهێناوە لە بێوەی بەڕێگەیەکی تەقلیدی پێوەرەکان کارەبا کۆکردنەوە چۆن بتوانین تەکنۆلۆژیا بەکاربێنین بۆ کۆکردنەوەی داتا و دوای کە داتا کۆکردنەوە داتا کۆلەکشن هەنگاوی یەکەمە لە کارەکە کە لەوانەیە بڵێم زۆر گرنگی نییە ئەگەر هاتوو داتا ئەنالایزی لەگەڵان نەبێت کە ئەوەش کە ئەمە کاری سیستەمەکانە ئەو باسمان کرد مەسەلەن سیستەمێک دروستکەی بە بلۆکچین یاخود بە شێوازێکی تر سیستەمێکی سیرەک دروستکەی چۆن ئەم داتا ئەنالایزەیشی خۆی بکات ئەگەر داتاکان کۆمپیوتەر بەغێری تەکنۆلۆژیا داتا ئەنالایز دەتوانین بکەین واتە دەتوانین بزانین گەڕێکی کالیبا مانگی پێشوو چەندە کارەبای سەر بکەوە تازە وەری بە ناتوانین قەرەبیا بۆ بکەینەوە بەڵام ئەگەر لە هەمان کاتەوەتە ئەگەر لە ڕێڵتایما ئێمە کارەبامان بزانیە لە گەڕێکێکا چەندە بەکارێت و لە گەڕێکێکیشا چەندە پێویستیان ئێمەتوانی لۆد باڵانسینگ بکەین واتە گرنگی سیستەمی پێوەری زیرەک ئەوەیە کە بتوانین داتای پێوەبێنن داتاش بکەنە لاستکەی نەک تەنها داتای پێوەبێنن بێگومان ئەم بابەتی من تەنها بۆ نەبوو بەس باشیەکانی تەکنۆلۆژیا بچاپە ئەزانم تەکنۆلۆژیا خراپی هەیە و ئێمە ناڵی تەکنۆلۆژیا تەنها لە هەنی باشی هەیە و زەرەری نییە بەڵام ئەبێ ئێمە ئەوە بزانین کە بەرۆی نوێ ئەبێ بۆ زەمەنی نوێ ئەگەر لە زمانی باوەچەک باشێمان لە تەکنۆلۆژیا نەبوو نەخۆشیەکانی کە بەهۆی تەکنۆلۆژیا باوەوە نەبوو کێشەکانیان نەبووە ئەوە زەمانە ڕۆی باکرمان هیزۆرەمان کۆش بدای کرد و خوالیان خۆش بێت ئێمە کە بۆنەوەی داهاتۆژی لەبێت بە تەکنۆلۆژیاوە بژین ئەگەناوە باسم کرد لەگەڵ تەکنۆلۆژیا زۆرە کاتت نابێت سوود لە ژیان ببینی بۆیە بازانین ئەم تەکنۆلۆژیا تازەیە ضرورەتی چییە و بۆچی حکومەتی لەمێ بێ تێوەری زیرەک دابنێن بۆیە ئێمە ئەمڕۆپانەوە ڕاگەست و ئێستا و هاوکار بەڕێزانم بەشی دووەمی پانەوە زۆر سپاس بەوە ئەو گرفتانەی کە جەنابی کارسادار باسی کرد و ئەو تەکنۆلۆژیایی کە دکتۆر باسی کرد پێکەوە هاندەر بوون بۆی کە وەزارەتی کارەبا بیر لەوە بکاتەوە کە پرۆژەی پێوەری زیرەک بخاتە بۆوانی جێبەجێکردن. پرۆژەی پێوەری زیرەک چییە؟ چۆن خزمەتی کارەبا ئەکەن و چۆن ئەتوانرێت چارەسەری کێشەکانی کارەبای پێ بکرێت. ئەو بابەتێکە بێت کە هەردوو ئەندازیار یاسین حەسەن کەریم و دکتۆر ڕوحمان پێشکەشمان ئەکەن. بەڕێز ئەندازیار یاسین حەسەن کەریم دەرچووی کۆلێجی ئەندازیاری کارەبای زانکۆی سەلاحەدین و بڕوانامەی ماستەری لە زانکۆی سلێمانی لە بواری پاوەر سیستەم بەدەستهێناوە لە ساڵی 2010. شارەزایەکی باشیە لە بواری سیستەمی کارەبا و خزمەتی زۆری بەردەوامەزراوەی کارەبای هەرێم کردووە. ناوەرا لە ساڵی 2001 تا 2004 سەرپەرشتی چەندین پرۆژەی کردووە لە سنووری پارێزگای سلێمانی و لە ساڵی 2007 بۆ ماوەی 6 ساڵ بەڕێوەبەری کۆنتڕۆڵی کارەبای سلێمانی بووە و لە ئێستادا بەڕێوەبەری پلان و لێکۆڵینەوەی لە وەزارەت و بۆ ماوەی زیاتر لە ساڵێکیش وتەبێژی فەرمی وەزارەتی کارەبا بووە. شانی باسە بەڕێزیان هەر لە دوای بەدەستهێنانی بڕوانامەی ماستەر لە زانکۆی سلێمانی جێگەی خۆیەتی باسی بکەین ماوەی ساڵێک مامۆستا بوو لە زانکۆی گەشەپێدانی مرۆیی. ئێستاش
بەڕێزیان لەگەڵ ئەوەی کە بەڕێوەری پلان و لێکۆڵینەوەی لە وەزارەت لە هەمان کات بەڕێوەری پلانی پرۆژەکانی تۆڕی زیرەکی کارەبایە لە وەزارەت بەڕێزیان بەفەرمێ بۆ پێشکەشکردنی بابەتەکەی وەڵام پێک هاوەش لەگەڵ پێڵوان مایکی ماوەی دەدەن. مناوی سڵاو لە هەمولایەک سپاس بۆ ئەو دەرفەتە کە بتوانین پرۆژەی تۆڕی زیرەک بە ئێوەی بەڕێز بناسیێنین. سپاس بۆ حوزوری جەنابی سەرۆکی زانکۆ و دەستەی سەرۆکاتی زانکۆ. سپاس بۆ ئەو پۆلە خوێندکار و مامۆستا ئازیزەی کە لێرامانن. هیواداری بتوانین لەم دەرفەتە کورتەیە ئەم پرۆژەی تۆڕی زیرەک بە ئێوە بناسیێنین. و من لە بەشەکەی خۆما هەردووکمان پێکەوە یەک پرزێنتێکشتمان ئامادە کردووە. من لە بەشەکەی خۆما باس لە پرۆژەکەی تۆڕی زیرەک لە چی دەگاتووە، پێکهاتەکەی چۆن پیش ئەکرێت و سوودی ئەو پرۆژەیە چییە. جەنابی دکتۆر ڕحمان دوایی تیشکە خاتە سەر بەشی کۆمیونیکیشن و بەشی ئایتی یاوەی پێویستی بە سۆفتوێرەوە هەیە وەکو ئەوەی کە تەخەسوسی بەشێک لە خوێندکارە ئازیزەکان هەیە. طبعا پرۆژەکە بناوی پرۆژەی تۆڕی زیرەکە نەک پێوەری زیرەک، چونکە ئێمە پرۆژەکە بریتە لە دانانی پێوەرد بۆ هەموو هاوبەشانی کارەبا لە هەرێمی کوردستان و دانانی پێوەرد لەسەر مەحەویلەکان و لەسەر فیدەرەکان و لەسەر ناو وێزگە ناوەندیەکان و لە وێزگەکانی بەرهەمهێنانی کارەبا. بەو جۆرە ئێمە دەتوانین داتایەکی ورد کە ئێستا نەقسێکی زۆرمان هەیە لە داتایە، داتایەکی ورد دەستمان بکەوێت و بتوانین کۆنتڕۆڵی زۆرشت بکەین کە لە دوایی لە وردەکاری پرۆژەکە باسی دەکەین بەهۆی دانانی ئەو میتەرانەوە کە بە تۆڕێکی کۆمیونیکیشنی پێشکەوتوو پێکەوە بەستراون و توانین زۆر بەباشی تەحلیلی داتاکان بکەین. لێرە پێناسەیەکان داوە بۆ تۆڕی زیرەک. سمارت گرید چییە؟ سمارت گرید ئەو تۆڕەیە کە دوو مستەلەح هاتووە بنبینن لێرە سەڵف دەڵێن نێتوەرکە. ئەو نێتوەرکەیە کە خۆی وەکو جەنابی دکتۆر ئاماژەی پێکرد خۆی معالەجەی کێشەکانی خۆیەکە، یعنی کێشەی سیستەمەکەیەکە. چۆن؟ چونکە ئێمە مواصفاتی ئەم سیستەمەوەیە ریڵ تایم مێژەرمێنتمان لێی دەستەکەوێت. ئێمە توانین یاخود باڵێن ئەم سیستەمە توانێت چارەسەری کێشەکانی کارەبا بکات پێشەوەی ڕووبدا، یعنی نەگاتەوە کە کێشە ڕووبدا. چۆن؟ ئەگەر لەسەر مەحەویلەیەکی دیاریکراوە، ئێستا کێشەمان زۆر لەسەر مەحەویلەکانە بەهۆی زۆر بەکارهێنانی کارەبا ئەبینێن هەرەوە نازانن ناڵەی مەحەویلە دێوە سووتەیە دەقێتەوە یا لە ماڵەوە کارەبات ئەبڕێ کۆمەڵە ماڵ کارەبایان ئەبڕێ بەجێ ئەو هەموو کێشەیە ئەگەر ئێمە بتوانین ریڵ تایم مێژەرمێنتمان هەبێ کە هەمانە لەم سیستەمەیە ئەکرێت لە شوێنی خۆیان نەیەڵی بەڵانسی مەحەویلەکە تێک بچێت و بەفعلی هەر هاوبەشێک تەجاوزەکە لەو حەدەی خۆی ئەو کارەبای ئەبڕێ. لەبەرەوە لێرە کۆنتڕۆڵی سیستەمەکە ئەکرێ بە تەواوی و هەر کاتێک بۆ نمونە ڕێگری لە دزیەک هەر کەسێک بوێت تامپەرین بکات دزی بکات لەو سیستەمە بەهۆی بەراوردنی داتاکانەوە ئاشکرا ئەبێ و ئۆردەر یەکسەر دەرەچێ و پێویستە معالەجە بکرێت. بۆیە ئەهەمیەتی ئەم پرۆژەیە لێرە لەم ساڵەیە پێم وایە وازەحە. ئەفۆن ئێمە یەکێک لە ئامانجە سەرەکیەکان کە لە کارنامەی حکوومەت هاتووە لەم کابینەیە ئەو خاڵەیە کە لەوێ خراوەتە بەرچاویەوە کە بەشێکی زۆری ئەو ئامانجانە ئەو تەمان خاڵی دویسەیە لە خزمەتگوزاریەکان لە بەرنامەی کاری حکوومەتی ئەم کابینەیە کە زۆربەی ئەو خاڵانەی لەوێ باس کراوە ممکن نییە تەحقیق ببێ بەبێ جێبەجێکردنی ئەم پرۆژەیە کە بریتین لە کەمکردنی بەهادەردان لۆسس بەفیڕۆچوون زۆر بەکارهێنانی کارەبا زیاد لە پێویست بەکارهێنانی کارەبا ئەوانە مەسەلەی دابەشکردنێکی پێشکەوت گونجاوی کارەبا دامەزرانی بیرکاریدێکی کاریگەر و سەردەمیانە بۆ کۆکردنەوەی پارە ئەوانە هەمووی ممکن نییە تەحقیق ببێ بەم پرۆژەیە. ئەم پرۆژەیە پێنج خۆنامی سەرەکیە، پێنج فەقەرەی سەرەکی لە خۆی دێت کە وەکو لێرە باسمان کردووە بەسەری سۆفتوێرە کە بۆی سۆفتوێرەوە هەموو کارەکان ئەکرێت کە جەنابی دکتۆر دوای ئاماژەی پێکا و مەسەلەی میتەرەکانە کە سمارت میتەرن وەکو وتم لە بۆ هەموو کەنسیومەرەکان داهەنوێ و لەسەر محەڵەکان و لەسەر فیدەرەکان داهەنوێ. مەسەلەی کۆمیونیکیشنە تۆڕێکی کۆمیونیکیشنی پێشکەوتوو و ئەوەی پرۆژەرانی کە هەیە چونکە ئەو تۆزیشتر پیشانتانە دەم
هەموو ئەو میتەرانی کە هەمانە ئێمە لەسەر عەموددانێ بۆ پاراستنی ئەو پێوەرانە پێویستمان بە سندوقێک دەبێت پرۆژەرێک هەیە کە بیپارێزێت لە تیشتی ڕاستەوخۆی خۆت و لە باران لە زستانە ئەو این پرۆژەرانە بەشێک لە پێگاتی پرۆژەکە هەروەها ئەو کێبڵ ئەو کەلوپەلانی تر کە لە پرۆژەکە بەکاردێن لە تۆڕێکی مۆدێرن لەم ڕۆژگارەیە تۆڕی کارەبای مۆدێرن ئەبێ ئەو مواصفاتانەیە بێت کە ئێستا لە سلایدەکە لەبەر چاوتانە ئەو مواصفاتانەش هەمووی بەجێبەجێکردنی ئەم پرۆژەیە تحقیق ئەبێت لە تۆڕی کارەبای هەرێما کە بریتیە لە reducing outage time یعنی ئەو کارەبا بڕانە زۆری کە ئێستا هەیە ئەتوانین بەم پرۆژەیە چارەسەری بکەین هەروەها ئەتوانین کە ڕێگری بکەین بە تەواوی لە دزینی کارەبا کە ئێستا بەڕێزان لە 100 تا 20 بۆ 25 کارەبای کوردستان ئەدزرێت ئەمە کارەساتە بەڕاستی پاشان ڕێگایەکی کاریگەر بۆ کۆکردنەوەی هەروەها بۆ کۆکردنەوەی پارە و بۆ بڵین کە لە ڕێگای سیستەمەوە جێبەجێ دێت مەسەلەی پاراستنی ئەو ئەسێدەی هەمانە ئەو بوونیە تەحتی هەمانە پاراستنی محەویلەکان لە سووتان فیدەرەکان لە ئۆڤەرلۆد تەمەندێشکردنی ئەوانە هەمووی لە ڕێگای پرۆژەیەوە بێت کە ئەمە مواصفاتی تۆڕێکی مۆدێرنە چاکردنی ڕێلایەبڵیتی و فوقیەتی سیستەمەکە و هەروەها باشکردنی ڕێگای تەحلیلکردنی داتاکان بۆ دکتۆر ئاماژەی پێکرد تۆ کە داتات نەبێت چی تەحلیل دەکەی بەڵام کە داتات هەبوو داتایەکی دەقیقت هەبوو ئەتوانی زۆر بە ئاسانی تەحلیلی ئەو داتایانە بکەی ئەو سکاڵایانی هاوڵاتیان کە هەیە ئەتوانی پاشتی پێی و چارەسەرەکەی هەندێک مصطلحاتی فەنی هەیە وەکو لۆتفلۆ و پاوەر کواڵیتی وەمانە کە لە ڕێگەی ئەمەوە تەقویە کرێت لە ڕێگەی ئەم سیستەمەوە ئەبێ لە سیستەمێکی مۆدێرنەوە هەبێت و هەروەها ڕێکسنی کۆمەڵێک فانکشنۆ لۆد شێدینگ ئەگەر پێویست بکە کارەبا بڕێت بە شێوەیەکی زۆر پەروەرانە لە ڕێگەی ئەم سیستەمەوە جێبەجێ بکرێت پاشان بە گوتیەکەی بەوازحی بۆ لای هەموومان ڕوون بێت ئەم پرۆژەیە کە جێبەجێکرا چیمان بۆ بکات ئەوەی کە ئێستا هەمانە ئەمەیە کە لەبەر چاوتان جاری وایە هەیە فۆرمە ماڵە کارەبا هەیە مەسەلەن لەم وەختێکەیە کە ئەتوانی گڵۆبەکان و سپید و تەلەڤیزیۆن و سەراجۆ و شتێک کار پێ بکەیت ماڵی فەزورت لەم وەختێکەیە کارەبایان بڕاوە ماڵی براکرد لەو سەرەوەیە کارەبایان بڕاوە یعنی بەشێکی شار تاریکە ئێستا لێرە ئەوەی کە هەمانە ئەم پرۆژەیە چیمان بۆ بکات the end of rotating darkness ئەو خودخواردنەوەی ئەو تاریکیە کۆتایی لێدێت ئەبێ بە چی؟ ئەبێ بە ئەمە ئەبێ بەوەی کە بەشێکی شار کارەبای بە تەواوی هەیە هەموو شتێک دەتوانێت بەکاربێنێت بەشێکی لۆدی تەحدید دەکرێت لۆد لیمیتیشن لە ڕێگەی ئەم سیستەمەوە دەکرێت بۆیە ئەوەی کە لەم بەشەیە کارەبای هەر هەیە بەڵام ناشناڵ پاوەرەکەی limited but sufficient for all basic requirements کافیە بۆی کەوا گڵۆب و سەراجۆ و تەلەڤیزیۆن و پێداویستە سەرچەکانی ماڵی پێدابینی و بە تەکیدیش زیاتر لەوەی کە ئێستا زۆربەمان وەکو مۆلی دەچوانە پێمان هەیە ئەگەر لەوە زیاتر نەبێ بە هیچ جۆرێک کەمتر بکەین یعنی ئەتوانین بە ئاسانی ئەمە جێبەجێ بکەین لێرە ڕۆتیشنەکە بۆ ئەوە بێت بەشێکی تری تەحویل دەبێت لۆدی لیمیت هەبێت ئەوی بە تەواوی کارەبای هەیە ئەم پرۆژەیە جێبەجێکردنی بریتیە لە شەمبۆناری ئەمە ئیمپلیمنتیشنی پرۆژەکەیە بەشێکی ئەوەیە کە ئێمە لەبەرەوەی کە میتەر لەسەر عەمودەکان دانین لە پێشەوە سێرڤایەکەین مەسحەکەین هەرچی پۆڵێک هەرچی عەمودێک لەم هەرێمی کوردستانەیە کەستەمەری لەسەرە کێبڵی هاوبەشی پێوەیە مەسحەکرێ نەتیجەی لەو مەسحە دواتر گەیتکۆی بۆ زیاد دەکرێت گەیتکۆی ئامێرێکە بۆ کۆمیونیکیشن بەکاردێت دکتۆر ئاماژەی پێەکات ئەو گەیتکۆیە بە پێی پلانێکی دیاریکراوە چکە هەموو سندوقێک هەموو بۆکسێک هەموو پرۆژەیەک گەیتکۆی تیانیە بە پێی پێویستیایەتی پاشان کە ئەوەمان سێرڤای کرد کاتەکە پاوە ئەو لەم نەماوە من دەقەیە دوو دەقیقە تەواو بینم دوای ئەوە کە سێرڤای کرا ئەو میتەرانە تەجمیعەکرێن ئەسێمبڵیەکرێن و پاش ئەسێمبڵی ئەنێرێ بۆ مۆقع بۆ ئینستۆڵیشن لەنێو کۆمپانیانەوە کە ئیشیان ئەوەیە میتەرەکان هەموو لەسەر هەموودان لێرەی بینن لەسەر هەموودانراوە و لێرەش هەردیارە بەڵام زۆر بە ئاسانی ئەتوانێت لەم سیستەمەیە کۆنتڕۆلی یەک بەیەکی میتەرەکان بکرێ و لەم سلایدەیە دیارە ئەتوانین گروپ بە گروپ یا دانە بە دانە کۆنتڕۆلی لۆد و کۆنتڕۆلی داتای ئەو میتەرانە بکەین ئەمە دوان سلایدە کە من عەرزەکەم لەگەشت ئەوەیە
تا ئێستا ئەوەی تەنفیز بووە لە پرۆژەکە تا کۆتایی مانگی 11 ئێمە بە فەرمی طبعا پرۆژەکە لە ساڵی پارە دەستی کردو بەس بە وەستا بۆ ماوەیەک ئێستا لە مانگی 8ەوە لە کابینی نوێیە بە سەرەتای پرۆژەکە دانراوە چوونەتە خۆنامی جوونیەوە دەستمان کردو بە فعلی بە دانانی پێوە لە هەر سێ پارێزگای ئەولێر و سلێمانی دووە و هەفتەی داهاتوو لە گەرمیانیش دەست پێکەین لەکەدار دانانی میتەرەکان تا ئێستا گەیشتووە بەو عەدەدە کە 7,899 پێوەرە لە ئەسڵی 1,500,000 پێوەر. زۆر سوپاس. ستێج بەژێ بۆ وەزەر بەڕێز فەرۆخان. بەڕێز دکتۆر لوقمان محمود ساڵی 1976 دەستێمایی لەدایک بۆ ڕۆنامەی دکتۆر ئایدە زەنجەرمەن وڵاتی مانی زیاد بەدەستهێناوە لە ساڵی 2016 بەشداری لە چەندین کۆنفرانسی نێودەوڵەتی کردووە و چەندین بڵاوکراوەی تایبەتی هەیە وەکوانە بێژ لە زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی وانی بتۆتەوە و لە ئێستادا بەڕێوەبەری گەیاندنی پرۆژەی تۆڕی زیرەکە لە هەیە بەڕێزیان با بفەرمێ بۆ تەکمیلی داوەتەکە. بەناوی خوا سپاس بۆ دەربەدا ئەخراجینە بەڕێزەکانی بەنسبەت پرۆژەی تۆڕی زیرەکەوە لە سێ بەشی سەرەکی بێگێ بە کورتی باسییان دەکەین. ئێمە زیاتر ویستمان دەرکەسخینە سەر بەشی فەنیەکەی بۆ تەلەبەکانی بەشی کۆمپیوتەر ساینس بەس بدانەوە دیارە مەجالیان نەبووە زۆردان ئامادە بن. بەگشتی پرۆژەکە لە سێ بەش پێدێ بەشی هاردوێرمان هەیە لەگەڵ بەشی سۆفتوێرە و لە بینی ئەو دوانەشە بەشێکمان هەیە بەشی کۆمیونیکیشن. بەشی هاردوێرەکە لە میتەرەوە دەست پێکە هەتا داتا سەنتەر ئەمانە هەمووی لە ڕێگەی شەریکەیەکەوە دابینەکەین شەریکەی EDMI کە هێدکوارتەری لە سنگاپۆرەیە. هەموو ئەو داتا و ئیڤنت و کۆمەندانەی کە لە میتەرەکانەوە دێن یەنە شوێنێکەوە پێوتر ماڵتی درایڤ کە ئێمە خۆمان بە داتا سەنتەر ناویەبین. لەوەشەوە لە ڕێگای دوو سیستەمی FTP و کافکاوە دەنێرێن بۆ بەشێکی تر بەشی سۆفتوێرەکەیە. بەشی سۆفتوێرەکەی شەریکی ئەندرا دابینی کردووە شەریکەیەکی ئیسپانیا سۆفتوێرێکی موقەتە چارەسەری هەموو ئەو کێشانەکە کە جەنابی دکتۆر ئاماژەی پێدا. لێرە لە بەشی سۆفتوێرەکە CMS-مان هەیە. CMS کۆمەرشیال مانیجمنت سیستەمە هەموو ئەو شتانی ئێستا لە دابەشکردنی کارەبای سلێمانی پەیوەندیان بە فرۆشتنی وزەوە هەیە هەمووی لەم سیستەمەیە جێگای بێتەوە هەر لە دانانی پێوەرێکی زیرەکەوە یان خەلەلێک لە پێوەرەکەیە یان لە گۆڕینی پێوەرەکەیە هەمووی لێرە بە شێوازێکی کۆمپیوتەرایز پێوە بوو لەوەی ئێستا بە مەنوەڵی دەبێت. بەشێکی ترمان هەیە ECL زیاتر ئەمە پەیوەندی بە بەشی کۆنتڕۆڵەوە هەیە. حساباتی کۆنتڕۆڵ و لۆسیسەکە لە ئێستا خۆمان بەشێکمان هەیە لە کۆنتڕۆڵ ئەو نیشانەکە بەس لێرە بە شێوازێک هەموو ئەو داتانی کە لە CMS-ە لە ڕێگای میتەرەکانەوە کارەکە ماڵتی درایڤ هەموویان لەگەڵ بەشی ECL دەتوانین تەحلیلی داتاکە بکەین و تەحلیلی ئەو ئینرژیە بکەین کە ئەکتیڤ پاوەر و ڕێکتیڤ پاوەر و هەموو جۆرەکانی تری پاوەرەکان تەحلیل بکەین زایدەن حساباتی لۆسیس بکەین. لێرە ئەتوانین لە ڕێگای ئەو ریپۆرت و باڵانسینەی کە لە سیستەمی ECL-ەکە هەیە ئەتوانین فۆرکاستی بکەین بۆ مانگی داهاتوو بڵێن ئەم گەڕەکە لۆسی چەنە بووە بۆ کارەکەی چەنە چەندێکی تەکنیکەڵ لۆسە چەندێکی فراودە و ئێمە لە ڕێگای ئەم سیستەمەوە ئەتوانین فۆرکاستینی بۆ بکەین بۆ ئەوەی لە مانگی داهاتووە لۆسەکەی کەم بکەینەوە. بەشێکی ترمان هەیە IGI کە لە سۆفتوێری ئەندراکە ئەم بەشە زیاتر ماپینە ئەتوانین شوێنی هەموو میتەرەکان ببینین میتەری مەحەویلەکان لەگەڵ میتەری ماڵەکانە. بەشێکی تریشمان هەیە OMS ئەمە ئێستا لە کۆنتڕۆڵی سلێمانی بەشێکمان هەیە هۆی سکاڵا ئەتوانین لە ڕێگای ئەوەوە کە شوێنێک مشکلەی کارەبای هەبێ یان فیدەرێک کارەبای نەبێ یان تریک لە هەر شوێنێک خەلەلێکە بێ خەڵک پەیوەندیەکە بە ئەو بەشەوە. لێرە ئاوتێج مانیجمنت سیستەم ئەو ئیشەکە بە شێوازێکی ئۆتۆماتیکی هەموو ئەم بەشانە ئینتەرفیسیان هەیە لەگەڵ بەشێکە کە ئەتوانین بەدڵی سیستەمەک نایبین لە سۆفتوێری ئەندرایە پێوترێ MDM میتەر دیتا مانیجمنت. ئەمانە داتایان هەمووی لە ڕێگای ماڵتی درایڤەوە بێت. لە ڕاستیدا بینی ئەم دوو سیستەمە شتێکمان هەیە پێوترێت کۆمیونیکیشن کە ئەو کۆمپانیای زەین ئێستا دابینی کردووە بۆ ئێمە وەکو سیستەمی GPRS ئیسپادە لە سێرڤیسی
GSM-ی زینەکەی بۆ نەرمی داتاکان. هەموو داتاکانی ئێمە ئەگەر سێری بکەین لێرە هەموو داتاکانمان ئەگەر لێرە سێری بکەین لە بەشی هاردوێرەکەی کە میتەرەکانمانە لە میتەرەکەەوە دەست پێ بکەین هەموو میتەرێک بە دیفۆڵت خۆی کە لە شەریکەوە هەیە سێتینێکی هەیە و بە دیفۆڵت لە ستاندەرد کۆمەڵێ سێتینی تایە بەڵام بە پێی وڵات و بە پێی پۆلیسی و ڕۆبلیشنی ئەو وڵاتە ئەم سێتینە ئەگۆڕێت. ومان طریقە زۆرە بۆ ڕەتی بینی میتەرەکە بۆ داتا سەنتەرەکە ئەوەی ئێمە لێرە بەکارهێنین سیستەمی GSM-ە و لە سیستەمی GSM-میشیان سێرڤیسی GPS بەکارهێنین چونکە ئێمە داتایەکی کەممان هەیە پێویستمان بە 3G و 4G نییە لە ڕووی کۆستەوە گرانترە و 3G و 4G کەڤەرجی مۆدەیەکی کەمەکەن چونکە تا فریکوێنسی بەرز کرێتەوە مەسافە کەمەکرێتەوە لەبەرەوە ئێمە سوود لەم 2G ئەبینین بۆ لە عەقدەکەوە کراوە لەگەڵ شەریکەی زێنان کە سیستەمی GPS بۆ ماوەی 7 ساڵ ئەگەر سیستەمەکەشیان تەبلیغکەن ئەبێ دابینی 2G بکەن بۆ ئێمە. ئەگەر لێرە سێری بکەین کاتێک کە داتاکان لە ڕێگای کۆمیونیکیشن میدیەمەوە ئەگاتە داتا سەنتەرەکە لێرە کۆمەڵەشمان هەیە هیچ سێڤەری کۆمیونیکیشنمان هەیە ئەم سێڤەرانە هەموویان ئەکتیڤن بۆچی هەموویان لە یەکادا ئەکتیڤن بۆ ئەوەی لۆد بەڵانسین بکەین چونکە ئێمە عەدەدێکی زۆر سیمکارتمان هەیە هەموویان ڕەبدەبن بە داتا سەنتەرەوە لە یەکادا پێویستە لۆد بەڵانسین بکرێت بۆیە هەر بیست سێڤەرەکە لە یەکادا ڕەنەوە ویشەکەن ئەمە کۆمیونیکیشن سێڤەرە. شتێکی ترمان هەیە لە داتا سەنتەرەکە پێوترێ داتابیس کە SQL بەکارهێنن لە داتابیسیان و وێب سێڤەرمان هەیە لەگەڵ سێڤەرێکمان هەیە بۆ ئەپلیکیشن و ئەپلیکیشن بەکارهێنێ بۆی لە ڕێگەی ئەم سێڤەرانەوە بتوانین ڕەبط بین لەگەڵ سیستەمی ئەندراکەیە. هەموو ئەمانەی کە باسمان کرد بە شێوەی فیزیکاڵی نابینێ لە داتا سەنتەرەکە. ئێستا شەریکەی سیسکۆ لەگەڵ شەریکەی نێتەڵا سیستەمێکی تازەیان دروست کردووە ئەمپلەکسپۆرت کە ئەمانە هەمووی بە ڤیرچوەڵ هەن لەناو ئەو سیستەمەدا. ئەگەر ئێستا سەیری ئەو سێڤەرانەی کە باسمان کرد هەموو سێڤەرەکان بە کۆمیونیکیشن سێڤەرەکە و بە مەڵتی درایڤەکە چەند سێڤەری تایە هەموویان لە ڕێگای هەموویان لێرە بە ڤیرچوەڵ دروست کراون. فکری ڤیرچوەڵ ئەوەیە کە تۆ لە جیاتی ئەوەی بیست سێڤەرێ هەبێت لە شوێنێکە ئەتوانی هەمووی بە ڤیرچوەڵ دروست بکەی لێرە چی کەمەکەینەوە وایرینگ کەمەکەینەوە داتا لۆسیس کەمەکەینەوە هەروەها ڕیلایەبڵتی سیستەمەکەش زیادکەین. حتمەن ئەمیش خراپی خۆی هەیە بەڵام لە ئێستادا بۆ ئێمە ئەمە باشترە چونکە سیستەمەکە ئەم فلەکسپۆرت بە شێوەی ڕاکێک هەموو سێڤەرەکانی تایە و بە فایبەر ڕەبط کراون بەیەکەوە بە شێوازێکی سەریع داتا نەقڵە بێت لە بەینانە. لێرە ئەو سێڤەرەکان کۆمیونیکیشن سێڤەر عەدەد 20 دانەمان هەیە ئەپلیکیشن سێڤەر 2 دانەمان هەیە مەڵتی درایڤ سیستەم سێڤەر 2 دانەمان هەیە داتابیس سێڤەر 2 دانەمان هەیە. هەر یەکێک لە سێڤەرەکانی تر گەزێ لە کۆمیونیکیشن سێڤەر بە شێوەی ئەکتیڤ پاسیڤ ئیشەکەن واتە لە حاڵەتی فەیلەدا ئەگەر یەکێکیان لە ئیش بکەوێت ئەویتریان ئۆتۆماتیکی ستاندبایەوە ئیشەکە بێجگە لە کۆمیونیکیشن سێڤەرەکان کە پێویستە هەموویان بەیەکەوە ئیشکەن بۆ مۆزوعی لۆد بەڵانسین. کاتێک داتا سەنتەرەکە بە شێوە ئەو شێوازی کە بینیمان فلەکسپۆرتەکە کۆنفیگریشن کرا لە ڕێگای سێ ڤیرچوەڵ پرایڤەت نێتوەرکەوە ڕەبط ئەبین پێوەی. یەکێکیان وەزارەتی کارەبایە کە ئێمە پێویستە ڕەبطی پێوەی ئەو داتانی لێوە بگرین و تەحلیلی داتاکان بکەین بۆ فۆرکاستی خۆمان. یەکێکیان لە بینی داتا سەنتەرەکە و کۆمپانیای زەینایە کە ئێمە میتەرەکانمان لە ڕێی VPS-ەکانی زەینەوە ئەڕۆن بۆ VPN-ێک لە ناو شەریکەی زەینە لەوێشەوە بە VPN-ێک دێتەوە بۆ ناو داتا سەنتەرەکەی ئێمە. یەک VPN-ی ترمان هەیە ئەو VPN-ە ڕەبطی بینی داتا سەنتەرەکەیە لەگەڵ شەریکەی ئەندرایە چونکە سۆفتوێرەکە شەریکەی ئەندرا دابینی کردەوە ئێمە. ئەم VPN-انە هەمووی سیستەمێکی سکیوریتی زۆر بەرزی تیا بەکارهاتووە کە VTI ڤیرچوەڵ تەناڵ ئینتەرفەیسە بۆی کەس نەتوانێت داخڵی بێت و دەستکاری کۆنفیگریشنەکانی بکرد. بەپێی ستاندەردی عالەمی ئەو داتا سەنتەرانی کە پێویستە لە شارێکدا دابردێت ئەبێت دیزاستەر ڕێکەبەری بۆ
دابنرێ لە شارێکی ترا بەلای 100 کیلۆمەتر دوور بێتەوە. لە ڕاستیدا ئێمە بەپێی عەقدەکەی کە کراوە لەگەڵ ئەو شەریکانەیە ئەو شتێ بۆ نەکراوە، بەڵام دوای نووسین و داواکاریی زۆر لە جەنابی وەزیر ئەوان قەناعەتیان بە ئێمە کرد ئەوان ئەو باکەپەیان لە کڵاودا هەیە، یعنی پێشتر ئەو داتانەی ئێمە هەمووی لە کڵاودا خەست نەبێت، لە حاڵەتێکدا ئەگەر دیزاستەر ڕێگەڵەریش نەبێت شتێک بێت لە داتا سەنتەرەکە، داتاکانی ئێمە پارێزراوە بێت لە کڵاودا ئەمێنێتەوە. ئەگەر سەیری بکەن لێرە لێدان سیستەم ئەمە داتا سەنتەرێکە و لێرەش دیزاستەر ڕێگەڵەری هەیە، ئەمە بەپێی ستاندەرد شەریکەی ئێمە خۆیان. تقریبا ئەو شتێکی کە من ویستم ئاماژەم پێدا بەس هەر بۆ معلوماتی جەنابتان ئەمە پێوەرەکانە، ئەم پێوەرانە سنگڵ فەیزن، ئەم جۆرەیان گێتووی لەگەڵایە، سێری بڵی کۆمونیکیشنمان هەیە کە باسمان کرد، پێوەرەکان لە ڕێگای ئاپێفەوە ڕەبدەبن بە گێتوۆیەکەوە، گێتوۆیەکەش سیمکارتیایە لە ڕێگای GPS-ەوە ڕەبدەبێت لەگەڵ داتا سەنتەرەکە. داتا سەنتەرەکەش ئێمە بە VPN لەگەڵ کڵاودا ڕەبدەبێت لە ڕێی ئینتەرنێتەوە، ئەو سێری بڵمان هەیە. ئەمە سنوڵێکە سێ هاوبەشی تایە، سێ سەعاتی تایە و یەکێکی تایە. ئەمە سنوڵێکی ترە 6 سەعاتی تایە بەبێ گێتوۆی. شەرت نییە هەموو سنوڵەکان گێتوۆیان تیا بێت، چونکە ئەم ئاڕێکانە لەتوانیان هەیە هەتا 50 مەتر ڕەبت بن لەگەڵ گێتوۆیەکی دراوسیانە. لەوانەیە بە 2 سنوڵ 3 سنوڵ ئێمە گێتوۆیەک دابنێین لە بینیانە کە لە دووری 50 مەترەوە ئەتوانن پێر لەگەڵ گێتوۆیەکە و داتاکان بنێن. داتاکانیش هەمووی سەعات جارێک 30 دقیقە جارێک داتای میتەرەکە خەست نەبێت لە میتەرەکەیە، بەڵام لە ماوەی 24 سەعاتدا لە شەوە لە سەعات 12 ئەو داتایان نەقڵە بۆ داتا سەنتەرەکە. ئەمەش میتەری سلیفەیزە، طبعا میتەری سلیفەیز احتیاجی ماڵانمان هەیە، سلیفەیزمان هەیە لەسەر محەویلە ئەبەسترێت کە سیتی لەگەڵایە، سلیفەیزشمان هەیە لەسەر فیدەر و لە مەحاڵدە ماوەستا ئاماژەی پێدا. ئەوە لە سنوڵەکانە بۆ شێوازەکان بێت. ئەوەش گێتوۆیەکەیە، تقریبا بە حەجمی میتەرێکە بێویش لەگەڵ سنوڵەکانەدان بێت. سپاس. سپاس بۆتان. نازانم باسی ئەوەتان نەکردبوو، ئینشاڵە بەئێستا لە سلێمانیدادا و میترانە دەستی پێکراوە مەحەوێکی بڕیوە لە بەشی سلێمانی. زۆر سپاس. زۆر سپاس بۆ ئامادەبوونی بەڕێستان، زۆر سپاس بۆ هەستێنیوانی خۆشەویست کە کێشان.